تاقیکردنەوە کلینیکەکانی کۆمپانیایەکی فەڕەنسی لەسەر ڤاکسینی تیدۆبی بۆ چارەسەرکردنی شێرپەنجەی سیەکان ئەنجامێکی باشی بەدەستهێناوە بە شێوەیەک ڤاکسینەکە کاریگەری گەورەی لەسەر نەخۆشەکە دەبێ و دەبێتە هۆی دابەزینی ڕێژەی مردنی توش بووان. ئەنجامی تاقیکردنەوەی قۆناغی سێمی ڤاکسینەکە لە گۆڤاری ئەنالیسیس ئۆف ئەنکۆلۆجی بڵاوکرایە و دەرکەوتووە ئەو نەخۆشانەی ئەو ڤاکسینیان وەرگرتووە بە ڕێژەی لە 44% لە ژیاندا ماون. ئەمە لە کاتێکدایە کە ئەو نەخۆشانەی چارەسەری کیمیایی وەردەگرن تەنها لە 27.5 لە ژیاندا ماون. لەو بارەیەوە پرۆفیسۆر بانجمان پێس بەڕێوەبەری توێژینەوەی ڤاکسینەکان لە پەیمانگای گۆستافی رووسی کە خۆی توێژینەوەکەی ئامادە کردووە بە ناوی ئاتالانتیە 1 دەڵێت توێژینەوەکە ئەوەی دەرخست کە بەدیلی چارەسەری کیمیایی بە ڤاکسین ژیانێکی باشتر بە نەخۆشەکان دەدا و کاریگەری ئەرێنی جێدەهێڵێت. لەلایەکی دیکەوە نیکۆلا بواردبیە بەڕێوەبەری گشتی کۆمپانیا فەڕەنسیەکە لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند ئەنجامەکە بۆ نەخۆشەکان هیوایەکی نوێیە، ئاشکراشی کرد کە زیاتر لە 1000 ڤاکسین لە قۆناغی تاقیکردنەوەدا بەکارهێنراون. ئامانجی ڤاکسینە شێرپەنجەیەکە بۆ ئەوەیە کە کۆندامی بەرگری بەهێز بکات و وای لێ بکات کە خانە شێرپەنجەیەکان بناسێتەوە و دواتریش بە تەواوی لە ناویان بەرێت. پرۆفیسۆر بانجمان پێس ئاماژەی بەوەش کرد تاقیکردنەوەی ڤاکسینەکە بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڤید-19 لەسەر خۆبەخشانی نەخۆشیەکە هێشتا کۆتایی نەهاتووە کە وەک پێویست بەهێز نییە، بەڵام تێگەشتوین کە کام چین دەتوانێت سوودی باشی لێوەربگرێت کە ئەو نەخۆشانن کە لە سەرەتای وەرگرتنی چارەسەردان. ڤاکسینەکە لە سەرەتادا 3 هەفتە بە نەخۆش دەدرێت، پاشان 8 هەفتە و دواتریش 12 هەفتە.